بەپێی دوایین ئامارەکانی کۆمەڵەی مافی مرۆڤی کوردستان ڕێژەی گیراوان و دەست بەسەرکراوان لە شارەکان و گوندە جیاکانی ڕۆژهەڵاتی کوردستان گەیشتە 114 کەس. زۆربەی دەست بەسەرکراوان لایەن ناوەندی ئیتلاعاتی سوپای ئێران دەست بەسەرکراون، هەڵبەت وەزارەتی ئیتلاعاتیش لە گرتنی چەندێک لەم کەسانە بەشدار بووە. زۆربەی گیراوان چالاکانی مەدەنی، چالاکانی ژینگە و خوێندەوان لە ڕۆژهەڵاتی کوردستانن. هەڵبەت دەبێ ئاماژە بۆ بابەتە بکەین کە زۆربەی کەسەکان لە شارەکانی شنۆ، پیرانشار و بۆکان دەست بەسەرکراون. هەڵبەت ڕێژەی گیراوان لە شارەکانی تریش زۆر کەم نەبووە و ڕۆژ بە ڕۆژ خەریکە زیاد دەبێت، ئەمە زۆربەی دەست بەسەرکراوان تا ئێستا و ئامارێک ئێمە کۆمان کردوتەوە وەکو کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان لەو چەند شارە بوون. هەڵبەت هەم پارێزگای ورمێ، هەم پارێزگای سنە، کرماشان، ئیلام، یعنی لە هەمووی ئەو چوار پارێزگای ئێمە کەسان دەست بەسەر کراون. یعنی وەکو ئەوەی کە چاوی لێ دەکەین سنەریۆیەکە کە لە تەواوی ڕۆژهەڵاتی کوردستان خەریکە ئەنجام دەگرێت. جیا لە ئەوانە زانیاری هەیە کە هەڵبەت هێشتا تەئید نەکراون. دەست ئێمە گەیشتووە کە لە پارێزگای لۆڕستانیش چەند کەسێک دەست بەسەر کراون. ئەو ئامارە ڕۆژانە خەریکە لەلایەن ئێمە ئاپدەیت دەبێتەوە، ئەمە دەبێت ئاماژە بۆ بابەتە بکەین کە هێشتا ڕێژەی کەسانێک نەزانراوە، چون ئیتلاعاتەکە زوو ناگاتە دەستی ئێمە. بەشێک لە ماڵباتەکان دەترسن ناوێرن ئیتلاعاتی کافی بگەێنە ئەو ناوەندە مافی مرۆڤیانەی کە خەریکن چالاکی دەکەن. بۆیە ئێمە احتیمال دەین کە ڕێژەی ئەو کەسانێک کە گیراون زۆر لەوەی کە ئێستاکە هەیە زیاتر بێت. چەند بابەت کە دەبێت ئاماژەیەکە بکەین ئەوەیە کە لە سەرەتای گرتنەوە تا ئێستاکە مافی ئەم کەسانە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە پێشێل کراوە. ئێمە چه ئەگەر و مافە دەوڵەتیەکان چاو لێ بکەین بەپێی ئەم جارنامەی مافی مرۆڤ، کۆنڤەنسیۆنەکانی مافی مرۆڤ و ئەم پەیماننامانەی کە لەسەر مافی ئینسانەکان وەکو مافە سیاسی و ئیجتیماعیەکانیان هەیە و چ بەپێی قەوانینی ئێران ئەم کەسانە بە هیچ عنوان نابێت لەلایەن حکوومەتی ئێرانەوە دەست بەسەر بکرێن و ئەوە بخۆی ئەوەڵین پێشێلکاری مافی مرۆڤیەکە لەسەر ئەوان ئەنجامی گرتووە. دوو، کاتێک ئەوان دەست بەسەر کراون هیچ بەڵگەیەکی یاسایی یا بێژین بەڵگەیەکی دادگا ئێڕا نەکراوە کە بێن ئیجازەنامەیان هەبێت کە ئەم کەسانە بگرن و جیا لە ئەو مافی پشکنینی ماڵی ئەوانیشیان نەبووە. ئەمە بە زەبری زۆر و بە بەکارهێنانی گوشار حتا ماڵەکانی ئەوانیشیان پشکنیوە. ئەوەی کە هەیە هەر لە لەحزەی ئەوڵەوە ئەو کەسانە ئەشکەنجە کراون بەپێی ئەو چەند تەماسەی کە ئێمە لەگەڵ ماڵباتی بەشێک لە گیراوان هەمان بووە. توانیویانە دوای چەند ڕۆژ ئەو ئەفرادی کە لە زینداندان منداڵەکانیان یعنی تەماسێکی چەند دقیقەیی لەگەڵ ماڵباتەکانیان بگرن، لەوێدا ئیجبار لەسەر ئەوان بووە کە بە هیچ عنوان لە زمانی کوردی کەڵک وەرنەگرن و دەبێت حتمەن بە فارسی قسە بکەن. دوو، تەماسەکەشیان زۆر کورد بووە، یعنی فقط توانیویانە بێژن بەڵێ ئێمە گیراوین و زیندوین. بەشێک لە ماڵباتەکان بەحسی ئەوەیان بۆ ئێمە کرد کە لە دەنگی ئەو کەسانێک کە گیراون وا دەردەکەوت کە ئەوان ماندوو بن و ئەشکەنجە کرابن. یعنی ئەوە نیشان دەدات کە ئەم ماوەی کە ئەم کەسانە لە زیندانەکانی کۆماری ئیسلامی ئێراندان ڕۆژانە ئەشکەنجە دەکرێن و تا ئێستا هیچ تۆمەتێک ڕوون نەبووتەوە کە بۆچی ئەم کەسانە گیراون. یعنی ئەوەی کە ئێمە دەبینن سناریۆکەی کۆماری ئیسلامی ئێران بە شێوازەکە کە گەرەیەکێتی بە گوشار بە ئەشکەنجە ئەم کەسانە وادارکە کە ئاعتراف بە یەک سری شت بکەن کە ئەساساً ئاگایان لێ نییە، دوو، بەپێی ئەو سناریۆکانی خۆی کامل کات.